بەڕێزان ئەو مزگەوتە کە ئێستا ئێمە هاتوینەتە ناوی لە شاری مەدینەیە، ئەو مزگەوتەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە لە مەککەی کۆچ دەکات بۆ مەدینەی یەکەم جار دێت لێرە چەند مەترێک دوورتر ئەلەوێ چەند دارخورما و باغێکی لێیە و بیرێکی لێیە ئەلەوێ پێشوازی لە پێغەمبەری دەکەن صلی الله عليه وسلم. پێغەمبەر دووشەممەی تاوەکو پێنجشەممەی ئەلێرە دەمێنێتەوە، لەو ماوەیە کە دەمێنێتەوە ئەو مزگەوتەیە دروست دەکات. دەڵێن جوبرائیل هاتووە جێگای قیبلەکەی بۆ پێغەمبەری صلی الله عليه وسلم دیاری کردووە. جا پێغەمبەر ئەو مزگەوتەیە دروست کردووە لەو ماوەیە کە لێرە ماوەتەوە. تەبعەن ئەو مزگەوتەیە زۆر خۆشویستوە، ڕۆژانی شەممە و غێری شەممەش هاتووە بە سواری و بە پیادەیی هاتووە سەردانی ئەو مزگەوتەی کردووە و نوێژی تێدا کردووە. ئەو مزگەوتەی زۆر خۆشویستوە، بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم پێم خۆشترە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بێم دوو ڕکەعات سونەت لێرە بکەم وەک لەوەی کە دوو جار بسمە مزگەوتی بەیت المەقدس. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ماڵەوە دەستنوێژێکی جوان و ڕێک و پێک بگرێت لە وتێلەکەی لە هەر شوێنێک کە هەیە ئەنجابێ لێرە دوو ڕکەعات سونەتی بکات ئەجری یەک عومڕەی دەست دەکەوێت و پاداشتی یەک عومڕەیە هەیە. بۆیە مسلمانان کە دێنە ئێرە وا باشە و سونەتە کە سەردانی ئەو مزگەوتەیە بکەن کە شوێنەواری ئەو پێغەمبەرەیە صلی الله عليه وسلم، بێن دوو ڕکەعات سونەتی تێدا بکەن بۆ ئەوەی لەو ئەجر و پاداشتی بەبەش نەبن و ئەو ئەجر و پاداشتی عومڕەیان پێ ببڕێت. ئێمەش ئەو ڕۆهاتینە ئێرە سەردانی ئەو مزگەوتەمان کرد و دوو ڕکەعات سونەتمان کرد، ئومێدمان وایە ئەجر و پاداشتی عومڕەیەکمان هەبێت و خوای گەورە لە هەموو لایەکی قبوڵ کە و عاقبەتمان خێرکە.